زۆرێک لە دانیشتوانی شاری خارکێڤی ئۆکرانیا بۆ دوورکەوتنەوە لە فشارەکانی ئەو شەڕەی کە رووسیا لەسەر وڵاتەکەیان دەیکات پەنا بۆ ماسیگرتن لە دەریاچەیەکی بەستوودا دەبن و هەوڵدەدەن بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی وەک پێش جەنگ. خارکێڤ لا سەرەتای شەڕی 24 شوباتی 2022ەوە تا مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو شایەتی ڕوبەڕووبوونەوەی توندی نێوان سوپای ئۆکرانیا و رووسیا بووە. رووسیا لە ڕابردوودا توانی کۆنتڕۆلی بکات، بەڵام ئۆکرانیەکان پاش قوربانیدانێکی زۆر توانیان بچنەوە ناوی. ئەو کێشمەکێشمەش ناوچەکەی بە تەواوەتی کاول کردووە. خەڵکی خارکێڤ هەوڵ دەدەن هاوشێوی پێش جەنگ بۆ ژیانی ئاسایی خۆیان بگەڕێنەوە، بەڵام سەرەڕای تێپەڕبوونی نزیکەی 5 مانگ لەو کاتەوەی هێزەکانی ئۆکرانیا دەستی بەسەر زۆربەی بەشەکانی داگرتووە، کاریگەریەکانی شەڕەکە هێشتا لە هەموو شوێنێکی ناوچەکەدا دیارە، بە تایبەتی کە خارکێڤ لە ڕووی جوگرافیەوە نزیکی خاکی رووسیایە و ئەو نزیکیەش وای کردووە بەردەوام لەژێر بۆردومانی رووسیادا بێت. خەڵکی خارکێڤ بە توانایی سنووردارەوە بە زەحمەتێکی زۆر بۆ دەستەبەرکردنی پێداویستیەکانی ژیان دەجوڵێن و زۆرتریش پشت بەو هاوکاریە مرۆیانەی دەوڵەت دەبەستن کە بەسەریاندا دابەشی دەکات و لە ڕێگەی وڵاتانی دیکەوە پێیان دەکات. لەو ناوچە وێرانەیەدا دەریاچەیەک لە شاری چوگوێڤ لە ناوچەی خارکێڤ هەڵکەوتووە و بۆتە شوێنی ئەو کەسانی دەیانەوێت لە ڕێگەی ماسیگرتنەوە بژێوی ژیانی خۆیان بەڕێوە ببن. ئەو دەریاچەیە کە لە ئێستادا بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرما لە ئۆکرانیا ڕوبەرەکەی بەستویەتی هاوڵاتیەکی زۆر لە گوند و شارۆچکەکانی دراوسێەوە ڕووی تێدەکەن و دەیانەوێت پاروی ڕۆژێکیان لەوێەوە دەست بکەوێت. خەڵکی ناوچەکە بە مەبەستی گرتنی ماسی بە ئامێری تایبەتکون لە ڕووی بەستووی دەریاچەکە دەکەن. بۆ پێی ئەستوری سەهۆڵەکە نزیکەی 15 سانتیمەتر دەبێت. قولاپەکانیان هەڵدەدەن و زەحمەت و سەرمایەکی زۆر دەچێژن تاکو پاروی ئەو ڕۆژەیان لەناو ئەو دەریاچە بەستۆدا دەست دەکەوێت. ڤیکتۆر سێرگێڤ کە تەمەنی 64 ساڵە دەڵێت بەڕاوکردنی ماسی زۆر سەردانی دەریاچەکە دەکات و لەو ڕێگەیەوە لەژێر فشارەکانی جەنگ خۆمان ڕزگار دەکەین. ئاماژەی بەوەش کرد ئەو ماسی دەگرێت بۆەوەی بیباتەوە ماڵەوە نەک بۆ فرۆشتن، چونکە بەهۆی شەڕەوە خێزانەکان لە ڕووی ئابووریەوە تووشی کێشەی گەورە دەبنەوە. لا بەرامبەردا ڤیتالی گێرتسێڤ تەمەن 53 ساڵ ڕایگەیاندووە لە ئەنجامی پێکدادانەکاندا ژێرخانی شارەکەی زیانێکی زۆری بەرکەوتووە، بە مەشهەلی کار زۆر کەم بۆتەوە. ڤیتالی لە بەنزینخانەیە کار دەکات و لە ڕۆژانی پشوەکەیدا دێتە دەریاچەکە کە دەیان کیلۆمەتر لە شوێنی نیشتەجێبوونیەوە دوورە بۆ ئەوەی لەسەر ڕووبەستوەکەی ماسی بگرێت. رووسیا لە 24 شوبات دواتە مانگی 2 ساڵی ڕابردوو هێرشی سەربازی بۆ سەر ئۆکرانیا دەست پێ کرد سەرڕای ناڕزایی و کاردانەوە نێودەوڵەتیەکان، بەڵام مۆسکۆ ڕایگەیاند بە مەرجی ئەوەی ئۆکرانیا دەست لە پلانی چوونە پاڵ هاوپەیمانی ناتۆ هەڵبگرێت هێرشە بەرفراوانەکەی ڕادەگرێت.